بەهۆی ئەوەی تا ئێستا موچەی مانگی ڕابردویان پێنەدراوە، مامۆستایان و فەرمانبەرانی کۆلێژی کشتوکاڵی سلێمانی بایکۆتیان ڕاگەیاند و دەڵێن ئەگەر موچە لە کاتی خۆیدا دابەش نەکرێت درێژە بە بایکۆت و ناڕەزایەتیەکانیان دەدەن. ئێمەوەی پێمانە شەهادەکەمانە لەبەر ئەوە بە دڵنیێکی ئاشتیانە بە وەستانێکی با بڵێن مافپەروەرانی خۆمان داوامان کردووە کە موچەمان بدرێتێ و بەسە ئیتر بەسە گەیشتووە تا کونەلووتبان با بڵین ئاستی ناڕەزاییەکەمان ئیتر لێرەیە داواکەین ئەڵێن تاکەی ئێوە دەستەبەن بۆ مافی ئێمە تاکی دەسەبەن بۆ نانی ئێمە لەواچێت حکوومەت موچە بە نوقی جەژنانە و یاخود شەوی بەراتەکە تێگەشت بێ بەشی نەکردەوە بۆ هەموو مۆزەف و فەرمانبەر و مامۆستاکانی. لە سنووری سلێمانی ماوەی 4 مانگە گرفت بۆ موچەی فەرمانبەران دروست دەبێت. سەرڕای ئەوەی لە پارێزگاکانی دیکەش گرفتەکە بوونی هەیە، بەڵام لە سلێمانی کێشەکە زیاترە. پاسایی حکومەتیش نەبوونی پارەیە لە بانک. لە دوای پشووی نەورۆزەوە جارێکی دیکە دەست بە دابەشکردنی موچەی خانەنشینان کرایەوە، بەڵام جارێکی دیکە بەهۆی نەبوونی پارە لە بانکەکان زۆرێک لە خانەنشینان بێبەش بوون لە وەرگرتنی موچەی مانگی دویان. ئێمە حەقێکی خۆمان هەیە دەواممان کردووە بە کاتی عوتڵەیە بە کاتی تریشە من وەک بەش بە حاڵی خۆم کاتی واه بە عوتڵەش ئێستش ئەوە گرتبووینەتەوە کۆبینەتەوە تەنها و تەنها داوای موچەکەی خۆمانەکەین داوای حەقی خۆمانەکەین. هەفتەیەک بەر لە ئێستا 2 خانەنشین لە نۆرەی وەرگرتنی موچە کەوتنە ژێر دەست و پێ و گیانە لە دەستدا. ئەمڕۆ جارێکی دیکە خانەنشینێک لە کاتی وەرگرتنی موچە بورایەوە و ڕەوانەی نەخۆشخانە کرا بۆی ئەوەی بەشێکی زۆریان نەخۆش و بە ساڵاچوون و توانای وەستانی زۆریان نییە لە نۆرەدا بەوەکو خۆیان دەڵێن ئەوەیە پاداشتی حکومەت بۆ چەند ساڵی خزمەتیان کە بەم جۆرە پاداشیان دەدرێتەوە. ڕامیار عوسمان کەناڵی پێیام سلێمانی.